ئەوەی کە باز دەکرێت لەسەر پەلاماری پارتی خۆ پارتی پەلاماری ڕاگرتیە من نازام لەسەر تەفگەری ئازادی هەننا خۆ تا ئێستا ڕای نەگرتیە و بەردەوامیشە و بەردەوامیش دەبی لەبەر ئەوەی ئەوان بوونی خۆیان بە نەبوونی هێزی نیشتیمانی بەراورد دەکەن و هەبوونی هێزی نیشتیمانیش بە نەبوونی خۆیان یعنی بە نمونە ئەگە بڵێن ئەردۆغان کوبیر دەکاتەوە یا دەوڵەتی تورک قوارەی تورک کوبیر دەکاتەوە وا بیر دەکاتەوە کە کورد هەبی ئەوان نین ئەوانیش هەبن دەبێت کورد نەبێ کورد ئەگەر هەبێ مردی بێ هەمان سیاست و هەمان فەلسفە و هەمان فکر پیادە دەکەن کەجەکە هاتیە بەیاننامە دەردەکات لەسەر ئەوەی ئەوان ئامادەکاریان کردیە خۆ لەو کۆبوونەوەی ئەنتاریا کە نێچیر بارزانی سەردانی تورکیا دەکاو لەگە ئەردۆغان دادەنیشی هەر هەمان ئەو مۆزوعەیە بەڵام ئەوان پێیان وایە تا ئێستا لەسەر بەڕاستی لەسەر ئەسپ و لەسەر ئێسترەکانیان کۆچەرن و خەڵک نازانی معلومات و خەڵک معلومات نابینتەوە ئێستا معلومات لە دنیا بە دەقا نەقل دەبی و هەموو دنیا دەیزانی ئەوەی کە ئەوان دەیکەن کە پێیان وایە خەڵک نایزانتەوە نا ئەوانن سەهون ئەوانن غەڵەتن بەڵێ کەجەکە بەیاننامەکەی زۆر تاخیرە کەجەکە دەبوایە لە قەتڵ و عامەکەی هەولێر لە پەلامارەکانی دی لە یەکەم بڕیاری دیوەخانەکەی خۆیان کە پێی دەرێن پەرلەمان دەبووە ئەو مووقیفە وەرگن ئەو هەڵوێستە وەربگرن نێرن بگاتە ئەوڕۆ ئێمە ئەگەر بە مێژووی ئەو حرەکەتە دابچینەوە زۆر بە ئاسانی لە بۆمان ئاشکرا دەبی کە ئەوانە تەنها و تەنها هەبوونی خۆیان مەبەستە ئیدی لە هەر لایەک حرەکەتێکی نیشتیمانی حرەکەتێکی نەتەوەی پەیدابی ئەوان دژی دەبن بەڵام ئەوەی کە جێیداخە کورد هەتا ئێستا بەشێکی هەرچەندە بەشێکی زۆر کەمە چکە دوا هەڵبژاردن پێمان دەڵێ کە کورد لەوانە بێزارە بەڵام ئەوە ناچارە ئەوان بە زەبری هێز خۆیان سەپاندیە دەکرێ برین ئەوان دەستی دوژمنانی کوردن لە ناو کورد ئەوانە توانیتیان بە چەند هۆیەک وەکو هێز وەکو فریودان وەکو هەڕەشەکردن و چاو لێ سوورکردنەوە توانیتیانە تا ئێستا خۆیان ڕابگرن لە ساحەکە وەکو هێزی یەکەم ببینێنەوە ئەوە وێڕای ئەوەی کە سیاسیەکانی تری کورد ئەو سەرکردەکانی تری کورد نەیانتوانیە بەرنامەی ئەوتۆدا بنێن لە باشووری کوردستان کە بتوانن جێگرەوەی ئەوان بن بە کردار دوایش یعنی ئەگەر ئێمە سیوێکی ئاب بەبیر بێنینەوە سیوێکی ئاب هەر ئەوە نییە جێیشێک هاتیە یارمەتی مەسعود بارزانی دایە لەوەی کە بێ وەکو هێز دروستی کاتەوە کە بەخۆی لەسەر ئاوزینگ و لە ناوچوون بوو لەوە زۆر قوڵترە ئەوە تا هەر قیادەی حزبی بەعسە و لە هەولێر ئاشکرا دەبی بەڵێ ئەوەش پرسیارێکی زۆر باشە خۆی ڕۆشن بیرانی کورد ئێمە ئەگەر لە نەورۆزەوە تەمەشا بکەین تۆزێکی لە تەنیشتی ئەویەوە دەبێ دەنگ هەڵبڕین دەبێ ناڕزایی دەرببڕین دەبێ هەموو شتێکمان تەرخان بکەین بۆ ئەوەی کە ئەو کارەساتە بەڕاستی بەردەوام نەبێ نەگڕوونەدا بەردەوام نەبێ چونکە خۆی هەیە بەبێ گومان قوارەی ئەو قوارش کە پێدەن هەرمی کوردستان ئەوی دەکەوتە خەتەر چونکە لە بۆ زیل هێزەکان و هێزەکانی بڕیاردەر ئاشکرا دەبێت کە ئەوانە هی ئەوە نین ئیدارەی دەوڵەت بدەن بەڵێ لایەنەکان دەبێ هەمویان ئەوانەی کە خۆیان بە نیشتمان پەروەردەزان نارێ معارەزە چونکە معارەزە ئەوە دیتمان و چارەنووسەکەیشمان دیت هەمویان دەبێ یەکدەنگ یەکدەست ڕوبڕووی ئەو پیلان و ئەو خیانەتانە ببنەوە کە بەڕاستی لە سەری ڕەش و ئەنقەرە دەگوزارێ